سڵاوی خواتان لەبێت بینەرانی کەناڵی دیمان لە هەر شوێنێکەوە بن. خۆشەویستان، ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگ باز دەکەین. خۆتان دەزانن و ئێستا کاتی تاقیکردنەوەکانی دەوری دووەمە و لە دوای ئەوەش کاتی کرانەوەی مەکتەبەکانە، قوتابخانەکان دەرگاکانیان دەکەنەوە. ئینجا چی؟ بابەتێکی وامان باس کرد چوار ئەلقا پێش ئێستا، بەڵام ئەو بابەتە دەبێت ئێستا بە وردی باسی بکەین بە شێوەیەکی جیاواز و زیاتر جەختی لێ بکرێتەوە. گەورەترین کێشەی کۆمەلگای ئێمە ئێستا من ناوی دەنێم ئەوەیە کە بەڕاستی نەوەی داهاتوومان هیچ داهاتوویەکی باشیان نییە ئەوەی کە ئێستا ئێمە دەبینن. لەبەرەوەی هەموویان خەریکی چین، زۆربەی هەرە زۆری خەریکی مۆبایلەکانن، چەندین کاتژمێر بەسەر دەبەن لەسەر یاریەکان و هەروەها بابەتەکانی تری وەکو پێیجە کۆمەڵایەتیەکان و وەکو تیکتۆکوانە. ئێستا لە چین یاسایەکی دەرکردووە کە هەر مناڵێک لە تەمەنی بچووکی تا 18 ساڵ بۆی نییە لە یەک هەفتەدا لە 3 کاتژمێر زیاتر یاری بکات. بینە بەرچاوت لە یەک هەفتەدا لە 3 کاتژمێر زیاتر بۆی نیە یاری بکات. چۆنەوە بابەتەی کۆنتترۆل کردووە باسی دەکەین و پێشتریش کاتی پشووی هاوینە بۆی نەبوو لە یەک ڕۆژدا لە 3 کاتژمێر زیاتر یاری بکات. بەڵام زۆر بە جوانی کۆنتترۆلیان کردووە و شتەکەش جێبەجێ دەکەن. بەڵام بێگومان هەموو جارێ ئێمە چ دەکەین سەرەتا دەچین لەگەڵ هەندێک کەس دەدوێن بە تایبەتی ئەم جارەمان دایک و باوکەکان بزانین چۆن مناڵەکانیان کۆنتترۆل دەکەن بۆ ئەوەی ئەوەندە خەریکی یاریکردن نەبن، بۆ ئەوەندەی خەریکی مۆبایلەکانیان نەبن بە تایبەتی لە کاتی مەکتەبدا. چونکە بەڕاستی قوتابخانە و پەروەردەکردنی مناڵان ئەوە داهاتووی ئێمەیە، دەبێت زۆر گرنگیان پێ بدەین. ئەگەر بەڕاستی بەتەماین چاومان لەوەیە کە کۆمەلگاکەمان بە شێوەیەکی تەندروستی بمێنێتەوە و بەرەو پێش بچێت وەکو هەموو کۆمەلگای ئەو جیهانە. ئێستا ئێمە باش دەزانین کە چین پێشکەوتوترین وڵاتە لە بواری تەکنۆلۆجیا و لە زۆربەی وارەکان. بۆیە لەگەڵمان من با بچین سەرەتا هەندێک پرسیار بکەین، ئەنجا دواتر دەگەڕێینەوە بابەتەکە بە جوانیشی دەکەینەوە. خۆ دەزانی ئێستا یەکێک لە کێشە گەورەکانی کۆمەلگا ئەوەیە کە هەموو بگەورە و گچکە، بەڵام بە تایبەتی بۆ منداڵان مۆبایلیان زۆر بەدەستەوەیە، کاتێکی زۆر بەسەر دەبەرن، بە تایبەتی ئێستاوە قوتابخانەکان دەرگاکانیان دەکەنەوە. پێت باشە منداڵەکان ڕۆژانە منداڵ بەگشتی تا تەمەنی 18 ساڵیان واتە ژێر 18 ساڵی چەند کاتژمێر یاری بکەن یاخود هەموو ڕۆژێ بیکەیان نیکە؟ بەڵێ سەرەتا مۆبایل لە کاتی قوتابخانە نابی بەکاربێتن. دەبی ئەوەلەن کە قوتابخانە هات مۆبایلەکان و ئایپاتەکان و ئەتاریەکان هەمووی هەڵگیرێتەوە هاتا کاتی پشووەکان. ئەگەر زۆر داک و بابەکەتە دەرەقەتی منداڵەکانیان نەهاتن کە بێ مۆبایل نەچۆسەری جومعە و پێنجشەمان دەتان مۆبایلەکانیان بدەنێ. بەڵام ڕۆژەکانیت کە لە کاتی قوتابخانەی مۆبایل زۆر خەتەرە، بە هیچ شێوەک نابی مۆبایل بەکاربن، لەبەرەوەی ئەو منداڵە هیچ ئیسفادەی لە قوتابخانە و مەکتەبەکەی ناکاتن. ئۆزای دەنیژ مدارەکە لۆ چاوی خراپە، لۆ مێشتی خراپە، مدارەکی عینات دەردەچیتن ئەگەر بە بەردەوامی مۆبایلی بەکاربینیتن. دایک و باوکان چۆن کۆنتترۆلی ئەو شتە بکەن؟ چۆن چیت پێ باشە بە چ ڕێگەیەک وا بکەن مناڵەکان بەبێ لێدان بێگومان؟ تەمام دەتان وعدی گەورەی پێ بدەن. مەسەڵەن برێ ئەگەر دەرەجەکی باشتینیا لە مەکتەبێکە ئەو لە کۆتایی ساڵ ئەمە شتێکی وا گەورە لۆ دەکەن، ئەو جەگە گچکێ پاسکلش لۆ دەکڕم، ئەگەر گەورەترە مەسەڵەن لە ناوەندێ برێدەت بەمە سەفەرەکت پێ دەکەم یان ئەوە شتێکی باش لۆ دەکڕم. بەو شتانە ڕایانگرن. حتا مدارەکەش هەم لەسەر مەکتەبەکەی خۆی بەردەوام بیتون و بەخینیتون و احتیمام پێ بداتن و هەمیش هەفتەی ڕۆژێک مۆبایلەکەی بەکاربینی ئەگەر نەیتان کۆنتترۆل بکاتون کە وعدێکی باشت پێدا و لۆشت جێبەجێ کرد ئەو مدارە هەم سەرکەوتوو دەبێتن و هەمیش داک و بابەکەش لە لێدان بە دوور دەکەون. دەست خۆشواتە ئەوە ڕێگای پێدەگوترێت ڕێگای پاداشت، ڕێگای سزا هەیە پاداشتەیە. زۆر باش. ئەی مامۆستاکان لە مەکتەب لە قوتابخانە چی بکەن لەگەڵ منداڵەکان بۆ ئەوەی ئەوانیش هاندانی منداڵەکان بکەن زۆر خەریکی یاری شتیوانە بن زیاتر گرنگی بە خوێندنەکان؟ بەڵێ سەرەتا لە مەکتەبێ ڕادەبی دەست پێ بکرێتن. ئەو پەروەردەی کە مندار پێویستە وەریگری ئەوەل جاران دەبی لە مەکتەبێکە وەری بگریتن، بەڵام وەکو پێویست بەڕاستیت پێبرە لە مەکتەبەکانی مە ئەو پەروەردە سەرکەوتووە نییە. حتا ئێستاوە بە ناشزانام لە داهاتوە پەروەردە سەرکەوتووە دەبی یان نابی لە هەرێمی کوردستان. بەڕاستی پەروەردەمان 180 ئەم دەتانم برم سەقەتە لە ڕووی خوێندن، لە ڕووی هەڵسوکەوت لەگەر منداری لە مەکتەبێکە. بەڕاستیت و پۆڵێک
سل تەڵەبەی تێدابی 50 تەڵەبەی تێدابی پێم برێ مامۆستا کو دەتانێتن پەروەردەی ئەو منداڵێ بکاتن و پەروەردەی جوانی بداتێ پۆلێک دەبی 20 تەڵەبەی تێدابی 15 تەڵەبەی تێدابیتن دوایە لە 4 ساعت 3 ساعت خوێندنی پێم برێ ئەو مندارە چ فێر دەبی لە مەکتەبەکەشی وە پەروەردەکەش چ فێر دەبی لەو مەکتەبەی پرسیارێکم هەیە لێت تەمەنت چەندە؟ 4 ساڵ 4 ساڵی زۆر باشە واتە ئێستا لە مەکتەبی بەڵێ پۆلی چەندی؟ پۆلی دووسانەی واتە هەشتی زۆر باشە پرسیارەکەمەوەێت تۆ یاری دەکەی بە مۆبایل بە پلیستێشن بە هەر شتێک بەرێ زۆر باشە ڕۆژانە نزیکەی چەند کاتژمێر یاری دەکەیت؟ بەخوای جاروێ 2 سعات یعنی عادەتەکە دیار نییە ئەی وەختی مەکتەب هەبێت چەند کاتژمێر یاری دەکەیت؟ وەختی مەکتەب هەبیتن هەر سعاتێک زیاترنە لە ماڵەوە دایک و باوکت پێت دەڵێن کە مەسە مۆبایلی کەمکەوە یاری مەکە یان لێت وەردەگرنەوە چۆنە؟ بەڵێ لێوە ناگرنەوە بەس پێم دەرێن عنی ئەتاری مەکە لەوەر چاوت و دەرسەکە بخینەوە بەو شێوەیە پێت دەڵێن؟ بەڵێ تۆ بەدزی ئەوان یاری دەکەی ئەوان نەزانن؟ ناوەڵە هەر دوای خینێ ئەو دەستمەستە دەرسەکە مەگەنە هەر بەدزی ئەو شتانە زۆر باشە پێ دوایە ئەوەی کە ڕۆژانە 10 ساعت دیاری دەکە 7 ساعت دیاری دەکات بە تایبەتی لە کاتی قوتابخانە کاریگەری نەرێنی دەبی لەسەر خوێندنی؟ بەڵێ یەکەم لەبەر نەخەوتنی یعنی خەوی کەم دەبی و تەندروستی باش نابیتن دوێمیش دەرسەکەی پێن باش ناخیندری یعنی تەرکیزی باش نابی مامۆستا لە مەکتەبێ پێتان دەڵێ با بڵێن یاری کەم بکەن و ئەو شتانە و بابەتانە باز دەکەن؟ بەڵێ دەرێتن یاری کەم بکەن دەرسەکانتان زیاتر بخینن ئەو شتانەمان پێ دەڵێ مامۆستا باز دەکەن؟ بەڵێ مامۆستا پرسیارێکمان هەیە ئەوی ژەوەیە کە پێت باشە منداڵ یاریەکان بکات و مۆبایل لە دەست بێت بە تایبەتی لە کاتی مەکتەب و قوتابخانە و شتیوە و ئەگەر بیکەن چەند کاتژمێر بیکەن چەند؟ برای من ئەو مۆبایلە زۆر خراپە کە منداڵ لە دەست دەگرێتن لەبەرەوەی خوێندنی لەبیر دەکا فێرە پۆبجی و موا پۆبجی و ئەخلاقی غەسل دەماغ دەبیتن ئەوە چتەکی زۆر خراپە مۆبایل با لە دەستی بی گەمە چ کچکە بکاتن وەچ ئەتارێک ئەوانە پاشەوی بابەکەی لە دەستی بستینی لەبەرەوەی ئەوە زۆر خراپە دەرسی لەبیر دەکا هەموو چتی لەبیر دەکاتن ئەرە وەڵات چتەکی خراپە ئەو مۆبایلە پێت باشە چ کاتێک بیکەن چونکە بە تەواوی وەختەکی لۆی دابنێ بابی مەسەلان نیو سعاتێک لە بۆی دابنێ پاشەوەی لێ بیستینی با دەرس و ئەوەی خۆی بکاتن لە هەموو چاکترە چواگەر مۆبایل لە دەستی بیتن یەک چاوی زعیف دەبیت دۆمین مێشی غەسل دەبیتن هەموو ئەوەکانی لەبیر دەکا ئەو شتەی لە مێشتی کا زانست لە مەکتەبێ خوێندیتی هەمووی لەبیر دەکاتن زۆر ڕاستە واتە ئەوە ئەرکی داک و بابێز ئادی ئەوە واجبی داک و بابە بە چکە مامۆستا خۆ لە ماڵێ نییە لیان بستینیتن باب و داک دەبینی کوڕیان چ دەکات چ ناکاتن دەبی زۆر ئاگادار بن لەو شتێ ئەدی مامۆستا پێت باشە لە مەکتەبی عینەن ئامۆژگاری و نەسە طبعاً مامۆستا ئامۆژگاری دەکە مامۆستا وەکو بابکە کوایە لە مەکتەبێت لە بۆ منداڵەکان ئەرۆڵە مامۆستا پرسیارێکمان هەیە دەربارەی یاریکردن لە دەستی منداڵان بە مۆبایلی بی بە پلیستێشنی بە هەر شێوەیەکی بێت پێت باشە مناڵەکان ڕۆژانە چەند کاتژمێر یاری بکەن و بە تایبەتی لە کاتی قوتابخانە هەیە هۆ یاریکردن بە مۆبایل بوویتە دیاردەک بەڕاستی نەکەر منداڵەکان لە منداڵەکان گەورەتریش هەموو کاتەکانیان بە یاری بەسەر دەبن حتى میێوانەکان کودێنە مالت یاناتینە لە حواڵە دەپرسن هەرێکە خەریکی مۆبایلەکەیە ئەو شتێکی زۆر خراپە منداڵەکانمان هەیە کچکەیە هەموو لە ئێستاوە عینەچیان لە چاوە چاویان تێک چووە لەبەر یاریکردن بۆ مۆبایل سەرنی بەس یاریبی مەسەلەی ئەوەی کۆمەڵایەتەکان شتۆری کۆمەڵایەتی تیکتۆک و ئەوانەشەوە تابان هەمویان یعنی هەر ئێستا دەچێەوە مالێت ئەواشا دەکەی منداڵات یان گەمەی دەکە یان فەیسبووکە یان ئینستاگرامە یان سناپچاتە حتى لە بازارێ ینی لە کاتی ئیشکردن دەبینی هەر کەس خەریکیەوەنە من زۆر زار دیتیتم مەسەڵەن حتى بازارێ دەچم دوکاندارەکان ئەوانەی دانیشتینە هەمووی مەشغولی مۆبایلن مشتری قسە لەگە دەکەت جوابی نادەنەوە هەڵدەستن خەریکی مۆبایل حتى مۆبایلەکەی گەمەکەی تاوانەکە جوابت نادەنەوە تەبانەوە دیاردەکی زۆر خراپە یعنی پێت باشە ئێستا لە سین لە وڵاتی سین یاسایەکیان دەرهێناوە ئەپێکیان دانەنا مۆبایلەکەت ئەوەی تەمەنی لە 18 ساڵ کەمترە بە تایبەتی لە هەفتەی 3 کاتژمێر زیاتر ناتوان یاری بکات دەموچاوی دەناسێتەوە واتە مۆبایلەکەت دەناسێتەوە کە بزانی تەمەنت بچووکە ڕاست مۆبایلەکە دەکوژێنەوە پێت باشە شتێکی وا لێرە والله زۆر باشە ینی نەک لۆ مندانە لۆ گەورەکانیش لۆ هەر
تۆڕە کۆمەڵایەتەکان کاتێکی دیارکراوە بی یعنی لەوەی زیاتر بی نەتانی گەمەی لەگە بکە. واتە ئەو شتەیە تۆ باسی دەکەی بەس تەنیا تەسیری یاخود بڵێن کاریگەری لەسەر خوێندن نییە بەڵکو لەسەر کۆمەلگاش. طبعا زۆر زەرەلی هەیە یعنی ئەمە هەمومان حتا ناو سارەی تەماشا دەکەی سایقە لە پێش دەڕوا یاری بە مۆبایلی دەکە و دەڕوە سیاقت دەکە و مۆبایل دەکە حادیسە و شتانە لێرە بەوە ماتۆر سایکلی دیتە بەدەستە چیسکانی گرتی و بەدەستە چش تەماشای مۆبایل دەکە خاصن ئێستا و تەکنەلۆژیان دەرچ ئەو بلوتوسە ئەو گۆرانیانە خزنە کەس کاسێت و شریت شتە بەکار ناینی هەموو مۆبایلە ڕەبتێ مستەجی لەو شتوا دەبی. زۆر جوانە قسەکانت ئەی دایک و باوک چی بکەن منداڵەکانیان بە تایبەتی چکە ئاسانتر کۆنتترۆل دەکرێت لەوانەیە چی بکەن کۆنتترۆلیان بکەن چۆن چیان پێ ڕۆژانە چەند کاژبێرگیان یاخود هەر لێیان بستێنەوە یەکجاری عیلاتیە وڵە لێستاندن نابیتن چکەوە تەکنەلۆجیایەکەم کەس دەبی ئیسفادە بکە بەس لەلایەکیش داک و باوکەکانیش ینی سوچەچیان هەیە ئەویشەوەی منداڵی کچکیان هەیە ساڵیە ساڵ و نیوە دەبینی دەگریە مۆبایلەکەی دەدەنە دەستی یعنی منداڵە چی بینە ساڵ و نیوە کامری دەزانی دەست لە شاشەی دەدات ئەوەی دەکاتەوە ینی ساڵ و نیوە کە فێرە مۆبایلی دەکەن. ڕێیت تۆ چییە لەبارەی ئەوەی کە مناڵەکانمان ئێستاوە قوتابخانە دەرگەکان دەکرێتەوە تا گەورەش تا بڵێ تەڵەبەی زانکۆش چۆن بتوانین کۆنتترۆلیان بکەین کاتێکی زۆر بەسەر نەبن لەسەر مۆبایلەکانیان و پلەیستێشن و ئەوانە دایک و باوکان چی بکەن وە چەند کاژمێر پێویستە خەریکە شتانە. پێشەکی بەخێر بێن سەرچاوم بەڕاستی منداریش گەورەش گسکەش مافی خۆیتی مەسەلەن حڕەتی خۆی هەبی بەس دەبی داک و بابیش ئاگداری ئەو چتانە هەبی مەسەلەن مندار پێویستی بە مۆبایلی هەیە بەس زۆر بەکەمی ڕۆژانە مەسەلەن سەعاتێک پێویستی دەستداتیان ئاتاریە دەستکاتی لە خۆی تەلەڤیزۆنە خەریکی پاپا و فلام کارتون و شتیوارە بەس وەکو دەرس و مەکتەب بۆ چتانەش مندار دەی بخینی و دەی بستە مەکتەبێ و مەکتەب لۆمە بەڕاستی قوتابخانەیەکی زۆر گەورەیە وەنیا مندار ئەگەر نەستە مەکتەبێ فێرە هیچ علم و زانیارێکی نابی خاستن لە زروفی ئەوڕۆ بەڕاستی تەکنەلۆژیای ئەوڕۆ یعنی مندارەکانمانی دەمر کردیان جەلوێ داوا لە داک و باوکان دەکەم ئاگایان لە مندارەکانیان بی و بە جوانترین شێوە پەروەردەیان بکەن. لە وڵاتی سین یاسایەک دەرهاتوە حکوومەت خۆی کە نایڵی لە هەفتەیەک سێ کاژمێر زیاتر یاری بکەن بە تایبەتی کاتی ئەوەی کە قوتابخانە دەکرێتەوە کاتی تر زیاترە ئەو شتەیە بەڵام زۆر کەمی دەکاتەوە کاتی قوتابخان پێت باشە حکوومەت لێرە هەنگاوی وابنێت وەڵا بە تاکیدی باشە بەس حکوومەتی مەلێرە پەرەی بە گەنجان نادا پەرەی بە گەوران نادا پەرەی بەمداران نادا هەرگیز ئەو چتا ڕوونادا لێرە مەحاڵە ئەخەرەوە زەرەرە بۆ خۆمان چکات و کۆمەلگایەکی فاشل لێ دەرەچێوانی ئەگەر مناڵانم خەریکی مۆبایل و شتی وابن و یاری و خەریکی سعیکردنەکانی نەبێت پێت وایە کۆمەلگایەک چۆنمان لێ دەرەچێت ئێستا کۆمەلگایەکی زۆر خراپمان لێ دەرچوە ئێستا تەمەشا دەکەی جیلی ئێستا هەمووی جیلی فەیسبووکە جیلی تیکتۆکە جیلی ئەو شتانەیە بەرێ تووچیان لێ چاوەڕە دەکەین کە ئەوانە دانیشن سارەمان بۆ دروستکەن و مۆبایلمان بۆ دروستکەن و ئەو شتانە یا ئێمە دەکڕین ناوچتە زەحمەتە لە وڵاتی مە ڕووبدا خاستن لە هەرێمی کوردستان مەحاڵە چتیوە جیلی ما هەمووی خەریکی تیکتۆکە جیلی سناپ و جیلی فەیسبووک ئەو شتانەیە مەحاڵە چتیوە لەو مندارانەی ما لەنەوەی ما ڕوونادا مەحاڵە شتیوە پرسیارەکەمانەوەیە تۆ خێزانداری مناڵت هەیە؟ بەڵێ وا لێ نستێنی پرسیارەکەمان ئەوەیە چۆن مناڵەکانمان ئێستا مناڵەکەت مۆبایلی پێەیە؟ بەڵێ زۆر باشە ڕۆژانە چەند کاژمێری یاری دەکا و خەریکیتی بە گشتی ئەگەر بە گشتی لێ بە ئاگابین بە مەعادەلیە بەس ئەگەر بە ئاگابی یعنی کاتمان لۆدانە لە ڕۆژێ سەعاتێک دو ساعت یعنی پێت باشە کە دایک و باوکان چۆن منداڵەکانیان چووکە وەبزانام شتێکە هەموو پێیانە ناکرێ بڵێن بە یەک جاری لە دەستت نەمێنێوانە بەڵام پێت باشە چۆن بە تایبەتی وەختی خوێندن چۆن بەرنمەیان لۆدا بنین کە بشخوێن و ئەوەش بکەن و شتی تریش بکەن چالاکی تریش بەخۆی هەموو شتێک لە ژیاندا کاتە دەبی بە کاتی لۆدا بنێ یعنی ئێستا من ڕۆژێ سەعاتەکون و 2 سەعاتی لەوانم دانایە لەو کاتی دەرس خوێندن دەبی لیان کەم بکەمەوە کاتەکەیان لێ کەم بکەمەوە ناتوان فەوری برێم ئەو مۆبایلەکەی فڕە بدەم
دەبێ ئەم بالێ بە هێواشی لوکەم کەمەوە تا بخۆی بێتەوە سەدەرس. زۆر باشە ئەگەر بە قسەی نەکردی دەکرێت لێ بدرێ یان ڕێگەی تکایان بەس قسەی خۆش چۆن دەکرێت؟ نەخێر بە لێدان قەت نابی. چونکە لێدان لۆ بەشەری نهاتیە لۆ بۆ حیواناتیە چونکە گە مندارگە بە لێدانی لەگە بکەی عیناتی تر دەبی خراتر دەکا دەبی بێهێواشی لەگەر بکەی باگە بێهێواشەوە نەبوو بەس تەنها تۆڕەبوون و ترسی بدەیە بە لێدان هەیە بەس ترسەکی وها نەدەیە لێت بتۆقی ترسێکی وهای بدەیە یعنی بێتە قەنەعات بەو شێوازە دەتوانانی لەگە منداری بکەی. زۆر باشە پێت باشە مامۆستان لە مەکتەبێ بە هەمان شێوە ئامۆژگاریان بکات کە دوورکەونەوە لەو شتانە چونکە بەس خوێندن نییە ئەی چالاکیشیان وەستاوە چالاکی جستەی وەرزش دەکەن ڕادەکەن یاری دەکەن ئەو شتانە چکەمووی بۆ تەندروست باشە پێت باشە مامۆستاش و وە خۆشتان هانی ئەوە بدەن کە منداڵەکان چالاک بن و کەمتر ئەو شتانە بکەن کە ئەها دادەنیشن لە شوێنێک و هەروە سایەکەشیان بکەن. بەخۆی مامۆستا داک و بابی دووەمی مندارەکانە جێگای داک و بابی دەگریتەوە کە دەستێن دەر کە تەلەبا کە دەچێن دەر کە فێری ڕۆشت و ئەخلاق دەبی لە مەکتەب چونکە داک و باب ئەو مەجاالە نییە ئەو ڕۆشتە و ئەو دەرسەی بە ئەولادەکانیدا لە ڕێ مەکتەبەوە مامۆستا هەمان شت وەکو داک و بابووە دەتوانی فێری هەموو شتی بکەن دەتوانن لە باتی داک و بابی ڕێنماییان بداتە ئەو تەڵەبانە. دەبینین کە بابەتەکە لێرە زۆر جددیە بەڵکو لە زۆربەی وڵاتانی جیهان جددیترە لەبەروەی تا ئێستا یاسایەکی وامان نییە کە ئەو ڕێگری لەو شتە بکات بۆ دایک و باوکەکانمان بەداخەوە لە جیاتی ئەوەی کە ڕێگریان لێ بکەن بەڵکو زیاتر هانیان دەدەن بۆەوەی چەندین کاژمێر بەسەر بەرن لەسەر مۆبایلەکانیان یاخود کۆنسۆڵەکان کە یاری پێ دەکەن. بۆچی ئەوەش لەبەر هۆکارێک لە هۆکارانە ئەوەیە کە ها لە کۆڵیان ببنەوە تااقەتیان نییە لە دویان بن لەسەر جادە و یاری دەکەن و بیان هێنەوە ماڵەوە و ئەو شتانە بەڵام لە کاتێکدا دەتوانی کۆنتترۆل بکەیت. با سەرەتا باسیەوە بکەین کە وەکو پێم گوتن چین چۆن کۆنتترۆلی وەزایی کردووە. کۆمپانیایەکی زۆر گەورەی وەکو کۆمپانیە تێنسنت کە هەر بەخۆی ئەو کۆمپانیایە یاری پەبجی بڵاو دەکاتەوە هەر ئەو کۆمپانیایە هاوکاری کردوونە حکوومەت کە ئەپلیکیشنێکی داناوە بۆ هەموو مۆبایلەکان بە تایبەتی ئەوانەی لە تەمەنیان 18 ساڵ کەمترە ئەو ئەپلیکیشنە چی دەکات ئەو ئەپە فیسیان یاخود دەموچاوی ئەو مناڵانە دەناسێتەوە کە تەمەنی لەو ڕێژەیە کەمترە جگە لەوەی ئەکاونتەکەی لەسرە دەموچاویان دەناسێتەوە ڕۆژانە بۆت نییە بۆ منە لە یەک کاژمێر زیاتر یاری بکەی ئەگەر یاری بکەی یەکسەر مۆبایلەکەت ئۆف دەبێت دەکوژێتەوە یەکسەر بەبێ یەک و دوو. ئەجا ئەوە یەکەکە لەو ڕێگایانە کە ڕێگریان لێ کردووە ئەجا داک و باوکەکان بەردەوام وەرکشۆپیان بۆ دەکەنەوە بەردەوام لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆشیاریان دەکەنەوە بەردەوام بانگیان دەکەن بۆ بەرنامە تەلەڤیزیۆنیەکان بەردەوام لە مەکتەبەکان و قوتابخانەکان دایک و باوکان بانگ دەکەن پێیان دەڵێن کە مناڵەکانتان دەبێت بۆ شێوەیە کۆنتترۆل بکرێت. بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە چونکە ئەوان دەزانن مەترسی ئەو بابەتەی چەند زۆرە بینە بەرچاوت ینی ئێمە خۆمان کە باز لە خۆمان دەکەین جیلی پێشتر بۆ نمونە ئەو هەموو چالاکیەمان دەکرد دەچوینە دەرەوە دەچوینە دەوراتەکان لە کاتی پشوی هاوینە دەچون یاریمان دەکرد وەرزشمان دەکرد و تێکەڵی کۆمەڵایەتیمان هەبوو هەموو ئەو بابەتانە ئێستا هەمووی بیتە ئەو مۆبایلە وەڵامی دایک و باوکیان نادەنەوە حساب بۆ قسەی گەورەکان ناکەن و هەروەها کاتێکی تەواو میمۆریان شتیان لەبیر دەچێتەوە قسەیان لەگەڵ دەکەی پێی دەڵێ بڕۆ بەرداغ ئاوەکم بۆ بینە کە ئەتا دەچی دێتەوە شتێکتری بۆ هینای لەبەروەی بەڕاستی بە تەواوی هۆشیان لەسەر خۆیان نەماوە هەموو شتێکی ژوایە کە ئیدمان بووی پێکە ئالوودەی بووی اینجا ئەوە بابەتێکە زۆر گرنگە ئێوە چۆن کۆنتترۆلی دەکەن ئێمە چۆن کۆنتترۆلی بکەین زۆر ڕێگە هەیە بۆ ئەوەی ئێمەش کۆنتترۆلی ئەو بابەتە بکەین چونکە بە تایبەتی کە قوتابخانە دێتەوە مەڵێ نەخێر ئەگەر ئەوە شتە کۆنتترۆل بکە هەر ناخوێنی وانە ئەگەر نەشخوێنی دەبێت کۆنتترۆلی بکەیت چونکەەوە بواری تەندروستی مناڵەکە تێک دەدات نەک بەس ئەوەیە کە سعیدەکە دیان نا بەڵام بەخۆی دواتر ماوەیەک لەوانێ نەخوێنی ڕقەی بکات و ئەوشتانە بەڵام دواتر هەر ناچارە کە بخوێنی دەزانی کە ئەو بۆ داهاتووی باشە. من ناڵێم دیسانوە دەڵێم ناڵێم بە هەموو شێوەیەک لێ ڕێگری لێ بکەن چونکە ناتوانانی ئەو بابەتە زۆر گرنگە بە هەموو شێوەیەک هەموو شتێکی ژوایە لە دنیاە بە هەموو شێوەیەک نا بە قسەی خۆش تێی بگەینە ئەگەر تەمەنی گەشتوتەوە تەمەنە ئەگەر نەگەشتێتەوە تەمەنە هەر پێویست ناکە بیدەیە دەستی گوناحە بەڕاستی
ئەگەر ئەو تەمەنەی کە تێش دەگات با بڵێن لە 6 ساڵی و 5 ساڵی و 7 ساڵیەوە کە تێدەگات بای ئەوەندەی کە قسەی لێ بکەی ئامۆژگاریەکانت وەربگری ئەلێوەوە دەبێت تێی بگەینی کە ئەو شتە خراپە بۆ تۆ بە هەر شێوەیەکی بێت ئەگەر هەر تێنەگەیشت ئینجا بە شێوەی سزادان بەڵام سزادانی لێدان نا ئێمە قەت لەگەڵەوە نی بە سزادانی بەو جۆرەی بڵێ باشە لێت هەڵدەگرمەوە ئەو جارە هەر بە تەواوی نادرێتەوە دەستت بەڵام ئەگەر لێت وەرگرتەوە دەزانم ئۆپلیکیشنە لێرە نیە و ئەپە لێرە نیە دەبێت تۆ چی بکەی ڕۆژانەیە کاژمێر بیدەیە دەستی بۆ خۆی یاریەکە بکە با لە کاتی مەکتەبێ بێت با لە کاتی سعیکردنی بێت کاژمێرێک هیچ نییە ئەگەر دوو کاژمێریش بی زۆر باشترە لەوەی کە هەفت کاژمێر هەشت کاژمێر یاخود بە تەنیا لە ژوورێکە کەس نازانی ئەو مناڵات چی دەکات بەرامبەر ئەو مۆبایلە ئینجا کۆنتڕۆلکردنیان زۆر گرینگە زۆر گرینگە بەجددی لەوانەیە لە تەمەنی 20 ساڵی ئەوانە 25 ساڵی 30 ساڵی تووشی کێشەی تەندروستی زۆر گەورە بن ئەگەر مناڵەکەت خۆش دەوێت ئەگەر تۆ بیری لێ دەکەیەوە کە چۆن بیر لە خۆتکەوە ئەگەر دایک و باوکت هیچ بیریان لە تو نەکردباوە ئێستا لە تەمەنی 30 ساڵی تۆ تووش شەکرەی بووی چونکە توش شەکرەت دەکات لەبەروەی ئەو ئەنێرجیە لەناو لەشی مرۆڤ هەیە ئەو توانایە و ئەو تاقەیە ئەو هێزەی لە لەشی مناڵ هەیە کە پێویست سەرفکە دڵی خێراتر لێ دەدا لە دڵی مرۆڤێکی گەورە بەتەمەن هەموو ئەو شتانە دەبێت سەرفی کات دەبێت با بڵێن بەکاری بهێنی ڕۆژانە ئینجا تۆ ئەو شتەی نایکەی کە نایکەی بەس دەخوات و خەریکی مۆبایلەکەیە ئەوە کۆ دەبێتەوە لە شوێنێکی دەیکاتە قەڵەوی دەیکاتە شەکرا و هەروە فەقەراتی ئێرەی ئەو ئێسکانەی هەمووی تووشی کێشەی دەبن هەموو ئینزلا قوشتی وای توش دەبێت لە تەمەنێکی زۆر بچووک تووشی گەورەترین نەخۆشیەکان دەبێت و بەرگری لەشی زۆر لاواز دەبێت ئەوانە جگە لەوەی کە ئەی داهاتووی خۆی کاکە ساڵ بە ساڵ سەی دەکەین وڵات هەموو جیهانیش خواردن بەرەو کەمی دەڕوا ڕێژەی هەژاری بەرەو زیاتر دەڕوات چونکە مرۆڤ زۆر دەبێت لەسەر زەوی ئێستا وا ئێمە 7 ملیارین وا خەریکە دەبینە 8 ملیار زەوی وا خۆی جێ نەبێتەوە مرۆڤانە لە کوێدانێ چۆن ئیشی بکەن چۆن خواردنی پیاکەن پێویستە مناڵەکەت ڕکابەری بکات لە داهاتوو بە خوێندنی بە زمانی ئینگلیزیەکەی بە زمانی عەرەبیەکەی بە زمانەکانی تر و هەروەها بە شەهادەکانی ئەوە زۆر بابەتێکی گرینگە زۆر بابەتێکی گرینگە بەڕاستی ئەگەر دەمانەوێت خەمی وڵاتمانە ئەگەر خەمی وڵاتمان نییە خەمی خێزانی خۆمان بێت خەمی مناڵەکەی خۆمان بێت هەموو بابەتە من تایبەت ئەو بابەتم تایبەت ئەم ئەڵلقەی ئەوڕۆم بۆ دایک و باوکانە هیوادارم بەڕاستی کۆنتترۆلی ئەو بابەتە بکەین بەڵام چەند ڕێگەیەک تریش هەیە بۆ کۆنتترۆلکردنی ئەو بابەتە کە ئەویش دەتوانین لەسەر ئاستی حکومت خۆی بیکات وا بە خۆشمان لەسەر ئاستی با بڵێن خێزانەوە ئەنجامی بدەین ئەوانی کە حکومت دەتوانی بیکات بابەتێکی زۆر گرینگە کە لە کەناڵە میدیاییەکان زۆر ئەو بابەتە باس بکرێت زۆر باس بکرێت مناڵەکانمان کۆنتترۆل بکرێت ئەو بابەتە زۆر گرینگە نابێت لەوەندە کاژمێرە زیاتر یاری بکەن چۆن دەتوانین کۆنتترۆلی و بابەتە بکەین وەرکشۆپیان بۆ بکەینەوە لە زانکۆکان لە قوتابخانەکان بۆ دایک و باوکان کۆ بکەینەوە هەموو کۆبوونەوەی دایک و باوکان بەزەوە نەبێت مناڵەکەت خوێندنی ناکا و نازان بۆ شێوەیە نەبێت بەس سەرزەنشکردن نەخێر کۆیان بکەینەوە حتا ئەگەر خوێندن و کاتەکەش هەموو مانگە پێویستە کۆیان بکەنەوە هەموو مانگە پێیان بڵێن کە مناڵەکانتان دەبێت کۆنتترۆلیان بکرێت دوورکەونەوە لە ئامێرە تەکنۆلۆجیاکان دوورکەونەوە لە یاریکردن بەو شێوەیە دوورکەونەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەو شێوەیە هەمووی بۆ ئەوەی کە مێشکیان بێتەوە سەر خوێندن چۆن دێنەوە دەتوانن سعی بکەن چۆن ئێمە هاوکارتان دەبێت پەیوەندیەکی زۆر باشە بێت لە نێوان مامۆستاکان و دایک و باوکان ئەوە زۆر گرینگە بابەتێکی حکومت بەخۆی لەلایەن لە کەناڵە میدیاییەکانەوە حکومت دەتوانێت هۆشیارکردنەوەیەکی زۆر باش ئەنجام بکات و هەروەها مناڵەکانتان بە ئامۆژگاری دووبارە باسی دەکەمەوە دەتوانن فێر بکەن بەبێ سزادانی تند و لێدان و شتی وە ئەگەر نەکرا بەڕێگەی سزادان بەڵام بەبێ لێدان بەس عقوبەی پێدەدەن واتە نەهێلی کە تۆ یەک هەفتە بە هیچ شێوەیەک دەستی لێ بدات و هەندێک شتی تریش هەیە کە زۆری حەزدەیە دەتوانی پێ بڵێ بۆت ناکەم بەڵام ئەگەر بخوێنی ئەوەت بۆ ئەنجام دەدەم ئەوانە هەمووی پاداشت و سزایە ئەو بابەتە زۆر گرینگە ئینجا چەندی ڕێگەی تریش هەیە بەڵام هیوادارم کە ئەو بابەتەی زۆر بە جددی وەربگرین زۆر بابەتێکی گرینگە بۆ داهاتووی کۆمەڵگاکەمان و بۆ داهاتووی مناڵەکانمان زۆر سپاسان دەکەم
و هیوادارم سوودی هەبێت بابەتەکەمان بۆتان. ئەڵلقەی ئەمڕۆمان پێشکەشکردن خۆشەویستانم ئەڵلقەیەکتر لە تێکتۆک. بابەتەکە زۆر گرینگە. تکایە دوای دەخولێکتر ئەو بابەتە لەبیر مەکەن. هەوڵدەن هەنگاو بە هەنگاو جێبەجێ بکەن. ئەگەر تۆ دایک و باوکی گرنگی بە مناڵەکەت بدە. وردە هەوڵ بدە مناڵەکە تێبگەینیت کە دەبێت دوورکەوتەوە لەو بابەتانە لەو پەبجیە هەر شتێکتر یاریکردنەکانە یاخود تۆڕۆ کۆمەڵایەتیەکانە هەر بابەتێک لەو بابەتانە. و ئەگەر تۆ مامۆستای هەوڵ بدە لەگەڵ دایک و باوکان پەیوەندێکی باشتر دروستکە، هەوڵ بدە زیاتر ئامۆژگاری قوتابیەکان بکە. شەر نییە بەس لە 18 ساڵ بچووکتر بێت. بەداخەوە ئێستا قوتابی زانکۆکانیشمان هەمان کێشیان هەیە کاتێکی زۆر بە فیڕۆ دەدەن لەسەرەوە بابەتە. تەنها بەس کات بە فیرۆدان نییە لەسەر حسابی خوێندنە ئەوە زۆر مشکلەیە. هەوڵ بدەن ئەو کێشەیە چارەسەر بکەین بە هەموو لایەکمان. چونکە بەڕاستی ئەگەر هەندێک خەمی کۆمەلگاکەمانە هەندێک خەمی مناڵەکانمانە دەبێت گرنگی بۆ باباتە بدەین و بیری نەخین پشتگەی نەخین. بەڵام تکایە دووبارە باس دەوە دەکەمەوە کە با بە شێوەیەکی لێدان و شەڕ و شتێکی وانە بێت بیکاتە ڕقە و لە دژی تۆ خراپتر بکات. نا بە شێوەیەکی تێگەیاندنمی با بەسە. ئێمەش وەکو هەموو کۆمەلگای جیهان با بۆ شێوەیە بین. ئەگەر هەر نەیانتوانی ئینجا دەتوانین بە سزادانێکی بەو شێوەیە کە لێ هەڵگرینەوە نەهێلین دەستی لێ بدات بۆ ماوەیەک تا ئەویش فێر بێت تا کۆنتترۆلی خۆی دەکات کە کۆنتترۆلی خۆی کرد. بەڵام باشترین شێوەیە ڕۆژانە کاتێکی بۆدانێ بیدە دەستی بە هەم ئەویش بکات کە مۆکەک و هەم سعیەکەشی بکات هەم چالاکیەکانی ڕۆژانەی بکات و بیت ئەها باسم کرد لایەنی تەندروستیشی گرنگی پێ بدەین. کەواتە کەمێک کاتێکی پێدەدەین بۆ ئەوەی ئەویش وەکو هەموو جیهان یاریەکە بکات کێشە نییە و هەندێک کاتێکی پێدەدەین بۆ ئەوەی کە چالاکەکانی بکات تەندروستی باش بێت و بەرگری لەشی باش بێت و چونکە خۆمەزانین ساڵ بە ساڵ نەخۆشی و بابەتە خراپتر دەبێت و کاتێکی زۆر باشی بۆ تەرخان بکەین کە سعی بکات. هیوادارین هەموو لایەک سەرکەوتوو بن، هیوادارین کە ئەو بابەتە پشتگوێ نەخرێت و زۆر سپاسان دەکەین لە ئەڵلقەی تێکتۆکی ئەمڕۆمان لەگەڵتان بووین تا ئەڵلقەی داهاتوومان بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.